گروپی ئەمڕۆم هەستای بە نمایشکردنی شانۆی پردی هیوا ناوڕۆکی شانۆگەرەکە باز لەوەکە کە لەم سەردەمی کەرەنتینەکردن و لەم کۆمەڵێک کەس هەن خاوەن بیرۆکەی جیاوازن تایبەت یەکێک لەو تایبەتمەندیانە کە ئێستا گروپی بەناوی کچانی ژیر منداڵانی ژیر گروپێکن پڕ هیوان پڕکاری جوانن من بۆ یەکەم جارمە لە ڕۆژی جیهانی شانۆیە توانیم بە ماوەی مانگێک پرۆڤە ئەم بیرۆکەی نمایشکەین لێرە بیرۆکەش زیاتر باز لەم بارودۆخی ئێستاکە ئەمانش ئەم کچانش کە لەگەڵمان نمایشیان کرا مەختەرانە باسن لەو بارودۆخی ئێستا کرد و ئەوانیش وەکو پامێکیان هەبوو بۆ مناڵان کە بابەتێک وا هاتووەتە کایەوە پێویستە ئەمانیش جوڵە و وزە و تاقی خۆیان هەبێ لەم فەراغەیە.